سڵاو ئەم کاتتان باش ماوەیە کە لێرە و لەوێ باز لە دروستکردنی چەند لیستێک دەکرێت یاخود بە دیاریکراوی بڵێم باز لە دروستکردنی لیستێکی بەهێز دەکرێت لە هەرێمی کوردستان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکان. هەندێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە دروستکردنی ئەم لیستە بە ئەوە دەگەڕێتەوە لە ئێستادا شەقام بێخاوانە و هێزێکی ئۆپۆزیسیۆنی ڕاستیقینە نییە لە هەرێمی کوردستان یاخود بازدەوە دەکەن کە دەنگێکی زۆری ناڕازای هەیە لە هەرێمی کوردستان کە بێخاوەنن. بۆیە لیست دروست دەکرێت بۆی ئەم دەنگانە کۆ بکرێنەوە و ڕابەرایەتیان بکرێت و بۆ ئەوی لە ڕێگەی چەند نوێنەرێکیانەوە داکۆچیان لێ بکرێت. من سەبارەت بە دروستکردنی لیست و باڵێن ئەو کەسانشی کە زۆرجار ناویان دەهێنرێت گفتوگویەک لەگەڵ بەڕێز مەسعود عەبدولخالق کەسایەتی سیاسی و شاری هەولێر بکەم. کاک مەسعود ئەم کاتت باش دەمەوە پرسم لێرە لەوێ باس لەوە دەکرێت کە گروپێکی دروست دەکرێت لە نێوان هێزەکان لە هێزەکانی مەبەستم دەرەوەی دەسەڵاتە و دایانەوەی بەرەیەکی نوێی گشتی دروست بکەن. تا چەند ئەم هەوڵانە جدیە و بەڕێستە وەکو مەسعود عەبدولخالق و دەستگای ستاندەر چ ڕۆلێکتان هەیە لەم دروستکردنی هێزە؟ بەنای خوای گەورە و میهرەبان. خۆی ماوەیەکی زۆرە ئەو بەرەیە پێویستە لەبەرەوەی دەبینین کوردستان چۆن بەڕێوە دەچی. هەرێمی کوردستان چەند پێگەی دابەزیە، تووشی قەرزاری بووە، تووشی موامەراتی ئیقلیمی بووە، تووشی هەموو جۆرە شکستێک بووە. یعنی دەوامکردنی دەسەڵات بەو شێوە هەوا هەست دەکەین لە ساڵانی داهاتوو هەرێمی کوردستان تووشی قەرز و ژێردەستێکی وا دەبێت ڕەنگە بانەوەکانی داهاتووش هەڵنەسێتەوە. بۆیە ئەو بەرەیەکی پێویستێکی نیشتیمانی، پێویستێکی ئاینی، پێویستێکی ئینسانیشە و هیچ ئیستیسنایەکی تێدا نییە و دژی هیچ لایەکی نییە، ڕێک دژی تەبەقەی گەندەڵە. لەبەرهەندێ زۆر هەمولایەکمان جوودمان لە بۆ کردەوە بە تایبەتی لەو دوایش کە هەڵبژاردننی تازە کە دێتە پێش جۆرێک لە بازنەی و تەکنیکێکی تایبەتە زیاتر ئەو بەرێ بووە پێویست دیار بوو لایەنەکان ئەجارە ئیستیجابیان زۆر زیاتر بوو لە چەند جارە. بۆ ئێمە پێ هەڵساین خەڵکی تریش پێ هەڵسا ئەو لایەنەکانیش لەناو خۆ هەندێک گفتوگویان هەبوو بۆیە گەیشتە ڕادێکی تەقریبەن باش. کاک مەسعود پێتان وایە ئەو هێزە و گروپانە بتوان ببنە یەک دەنگ و یەک هێز و لە چوارچێوەیەکی ڕێکخراودا ئەمەدە سازی بکەن لە داهاتوودا؟ ئەنی دەگەنە ئەو بڕات وایە دەگەنە ئەو خاڵە؟ وەڵاهی هەست زۆر بە قورسی دەکەین. چەند جارەش وا بووە چکە ئەهلی باتڵ لە کوردستان لەسەر باتڵی خۆی یەک ڕێزن، بەڵام ئەهلی حەق ناڕێ یعنی یەک ڕێز نینە و پەرتەوازن زۆر ئیشەکان زەحمەتن بەڵام مستەحیل نییە. ئەوەی ئێمە دەبین ئێستا گەیاندیتمانە قۆناغێکی باش هەر ئێمە نینە، زۆر لایتر یعنی هەموو لایەک لە حەول و تەقەلادانە ئینشاڵڵا لە ماوەکی کەم پێدەچی نەتیجەی باشی هەبی. باش ئەگەرم هەوڵە سەریگەت پێتان وایە گۆڕانکاری لە هاوچەشە سیاسیەکان ڕووداد لە هەرێمی کوردستان یاخود دەگوتە دیسان ئەویش دەکەوێتە بەر ڕەحمەتی دەسەڵات؟ خۆی ئەوجارە ئیشێکی تۆکمەتر دانرا دامانە ئەنجومەنێکی بێلان ئەو ئەنجومەنە یان ئەو مەجلیسە بەخۆی هیچ شتێکی نەوێ، نە هەڵبژاردننی بێ، نە پۆستی بێ. ئەو ئەنجومەنە دەستنیشانی کاندیدەکان بکەوە. هەنگاوی دووەم ئەوەیە ئەو کوتلە پەرلەمانی کە دەردەچی لە پاشان پەرتوپڵاو نەبی، هەر حیزبەک و یەک دوو ئەندام پەرلەمانەکە خۆی بباتەوە ماڕی لە بەخۆی بەکاری بینی ئەوان نەبی. ئەو کوتلەیە پێکەوە دەمینێتەوە ئێوەتە ئەو کوتلەیە مولکی هەموو لایەک دەبی. کاتە لە کوردستان تەقریبەن وا تەوەقوع دەکەین 3 کوتلە دروست بی. کوتلەکی ئەو هاوپەیمانیە، دوو کوتلەکەی تێش دوو حیزبە دەسەڵاتە. ئەلێرە جەشتەکەیە ئەمە پێمان وایە لە نێوان ئەو 3 کوتلەیە گۆڕانکاری گەورە دەبی لەبەرەوەی کوتلەی سێیە تەنسیق لەگە هەر کوتلەیەکی تر بکە گۆڕانکاری گەورە دەبی و تەوازنی کوردستان بەڕاستەقینە دێتەوە جێی خۆی. باش با بپرسم ئەگەر ئێوە ئەو هێزەتان دروست کرد، ئەو هێزە هاوپەیمانیتان دروست کرد، باس لەوە کرد کە 3 کوتلە دروست دەبی، هەر کوتلێک لەگەڵ ئەوی تر هاوپەیمانی بکە گۆڕانکاری تەواو دروست دەبی. گریمان کوتلەکەی ئێوە کوتلەی دەسەڵات بە تایبەتی یەکێتی پارتی ئەو دوو کوتلەی بەهێز بوون، ئێوە لەگەڵ ئەوان هیچ هاوپەیمانێک دروست دەکەن بۆی گۆڕانکاری بەسەر دۆخەکەدا بێت؟
خۆی تەنسیق جودای هاوپەیمانێکی ئێمە باسیەکەین بەس لە نێوان حیزبە دەسەڵاتدارەکان بەڵام ئەومان نەشاردەوە کە خۆ ئەو کوتلەیە دژی هیچ لایەک نییە تەنسیقی پێویستە لە مستەقبەلدا لەگە یەکێتی یان لەگە پارتی على الأكثر يعني ئەوەی ئێستا دیارەکە پارتی مهمەنترە و کوتلەکی زۆری هەیە و تەڕەدێک باس لەو کرد ئەگو دژی گەندەڵ دەبن هەموو دروشمەکار و هەموو بەرنامەکان ئەوەیە کە یەکێتی پارتی زۆرترین گەندەڵیان کردیا لە ساڵانی ڕابردوو پێتان وایە ئێوە ئەگەر ئەو هێزە دروست بوون ئەو تەنسیقەتان کرد یەکێتی پارتیدا ببڕێن لە گەندەڵی خۆی زۆر مەبەستمانە ئەوە ینی خۆت شتەکرد گوڕەنگە ئەوە تا ڕادەیەک نهێنی بی ئەمە نیازی هەرە ئەساسیمان ئەجارە یەکێتی پارتی لێک دابڕێنی ینی ڕەنگەوە نهێنی پی و تۆزێک بازیشی پێ چکە هەزەکەین وەکویەک نەحتە لە ناو پارتی دیموکراتی کوردستانیش هەموو باڵەکان وەکویەک نینە ناو یەکێتی نیشتیمانی هەروەوە یەکێتی و پارتیش بەو شێوێژ نینە ینی لە ناو حیزبە مەعارەزەکان هیچ دەرەجات هەیە بۆیە ئەمە کە دەرێن سێ کوتلە بەمعنای ئەو کوتلەی دروست دەبی کوتلەی ئەی پێ دەرێن بێڕەت النظم شتێکی بەعەرەبی هەیە یعنی ئەوەی قەپانەکەی زیاد وەردەجێڕی هاوسەنجەکەی ئەو كتلة بوي أو كتلة لقى هر لا تبي أو حكومة بيقدين تلا عراق أو دولة دبيني المقصد ما لسه آستي كردستاني عراقي وتلا كردستاني لسه آستي دروستکردنی حكومة يعني أو كتلة أجر إيش كسر كتبي أو جارة قرآن كاري زور قورة تبي لما هو يرابرزا خوفيماني دروستکراوە و تا دوای ئەنجامی هەڵبژاردن کان و ماوەیەکی ڕەنگە بەرداوامێکی بەڵام هاوپەیمانێتەکە هەڵەشاوەتەوە هیچ شتێک هەیە ئێوە ئەو هاوپەیمانێتی هەڵەوەشێتەوە خۆی مەترسیەکە لەوەی بووە تا ئێستا کە گفتوگویەکانی نێوان کۆمەڵە یەکگرتووە گۆڕانە یان لایەنەکانی ترە لەو مەترسی بەڵام جارێ ئێمە پێمان گوتوونە ئەو کوتلەی کە هەڵدەبژێری هەڵناوەشێتەوە ئەو کوتلە مولکی هەمووانە گرانتیسیە گەرانتی دەبی میساقێک بی پێشتری ئیمزا بکرێ ئێستا قسە و گفتوگۆ کرایە بۆ نمونە ئەنجومەنێک پێگری ڕەنگە پێشنیاری ئەوی بکەین سەرۆکی زۆربەی حیزبەکان وەکبری ئەنجومەنێکی ئەمانە ئەی پێدەگوتر ئەمانەت دروست بکرێن و دوورکەونەوە لە حیزبەکانی خۆیان باسی میساقێکت کرد باسی وەرەقەیەکت کرد لە نێوان ئەو هاوپەیمانێتە بەڵام لە ماوەی ڕابردوو وەک نمونە بینین لە نێوان بستوی گۆڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتنامەیەکی بەناوی ڕێکەوتنامی دەباشان بەڵام هیچ خاڵێک دەچوە بەباری جێبەجێکردن بەڵکو هەر هەڵوەشێنرا دەتوانێت وا قسەی لەسەر بکەین پێتان وانییە تووشی حاڵەتە دەبن خۆی ئەو کاتی جودا بوو ڕاستی حیزبی دەسەڵات دەستی بە قووەتە لە ناو زۆربەی حیزبەکانی ئێمە هەست پێ دەکەین ئەو کاتی دەستی بە قووەت بوو توانی هەر وەشێنتەوە بەڵام ئێستا حەز دەکەین گۆڕانکاری زۆر پەیدا بە جدوایی تەنها حیزبەکان نینە کەسایەتی و دام و دەستگای مەدەنی و دام و دەستگای ئیعلامیش هەمووی تێدایە لەو بەرەیەکی کە دروستەکە ڕەنگە برێن ئەرێ ئیعلامی لەبەرچی خەڵک لە بۆچی لەبەرەوەی سیاسیەکان مەیدانی سیاسیان بەجێشە چوینە توجارەت ناچار هەموو خەڵکی کوردستان دەبی ڕووی لە سیاست کردی و ئەرچی سیاسیشی لەسەرشان ئەگەرم هەوڵە سەری نەکرد دەنگەکانی دەرەوەی دەسەڵات نەیانتوانی ببنە یەک دەنگ و ببنە هێزێک ئەوکوی باس کرد ببنە سێ کوتلە یعنی دەسەڵات ناچاروی مامەڵەتان لەگەر بکاتن جێگرەوەی هیچ هەموو شخصی خۆت یان دەستگای ستاندارد هیچ پرۆژێکی جێگرەوەی هەیە بۆی ئەم هەرێمە لەم دوو خەرزگار بکات خۆی بەدیلی ئەوەی شکستەی زۆر گەورەیە هەرچی حیزبە لە کوردستان بێجگە لە پارتی یەکێتی ڕەنگە یان سفر دەینی یان کورسیەک دەینی یان لەو دوی لە کاتە وەزع زۆر خراپ دەبی ئەمە وەکو دەستگای ستاندارد خۆمە تا ئێستا پرۆژەکەمان پرۆژەیەکی عامە ئەمە لە کۆنفرانس بڕیاردرا ئیلاگە بەرەیەک بی ئێمە ئیشی یعنی قسمەک لە ئێمە هەمووش نە ئیشی سیاسی دەکەن دەنا ئەمە ئیشی سیاسی ناکەین ئەمە هیچ شتێکمان لەسەر شانیە و شکستی ببەرە ناکەی شکست بەبەر ئەو حیزبان دەکەوی کە ئێستا دەنجیان هەیە و کورسیان هەیە و هیچ گومانیش نییە لە نێوان دووڕیانەکی هاتوون هاتن ئەگە بەرەیەکەی بکەن ئەوە سەرکەوتنەکی گەورە بەدەستدێ و گۆڕانکاری دێتی ئەگەوەی نەکەن بەدیل ئێوەی تاکە بەدیلیشە کە شکستە و هەموو حیزبەکان وەکو یەکجانێت وەکو ئێمەیان لێ دێت و کامە هیچ کورسیمانی ئەو کاتیش نەوە دێزاینەکە بە خۆت دەزانێ ڕاستی قسە شێ بابیرێ ئەوەندێم معلوماتم هەبی ئەگا و بەرێ نەکرێ هەم لە لای پارتی تەزویرێکی یەکجار زۆر دەکرێت هەم لە لای یەکێتیش هەردوو لە وەکو منافەسەیەکی جەنجی ساردی کۆنی ئەمریکا و سۆڤێت هەردوو لە تەزویرەکەیان لە حەد بەدەردەبی کەس هیچ حیزبێک دەنگ ناینی
ئەگەر ئێوە پێ وایە ئێوە ئەم هێزە دروستکەن ئەم لیستە دروستکەن ئەوان تەزویریان پێ ناکرێت خۆی ڕەنگە حەول لە ڕابردوو هێزی ئۆپۆزیسیۆنی جدیشەوە و بەرەنگاری شەمیتەوە بەڵام هەر تەزویر کراوە دەزانین چۆنە ئەو بەرەیە زۆر بەرەیەکی دەنگدانی ئەوەندەی بەرەیەکی سیاسیە لەبەرچی ئەمە جار ناوی حەول و تەقەلای دووەلی عێراقی و کوردستانی دەین لە بۆ ئەوەی مەجالی تەزویر نمێ ئەگەر تەقەلای تەزویریش درا ئەوانە توانای ڤیتۆیان هەبی پێکەوە بەیەک دەنگ ئەتراف بە هەڵبژاردنەکە نەکەن کەواتە ئەو معناوێت تەزویرەکە ناکری دزانی مەبەستمان زیاتر پرۆژە سیاسیەکە ئەو پرۆژە سیاسی ئەگەر لە نێوان ئەو حیزبانە ڕووبدا و بە تۆکمەی ئیش بکەن مەجالی تەزویر نامێنێ وەک تەزویریش کرا ئەو دەنگە زۆر بەقووەتە کە هەڵی وەشێنن کاک مەسعود لە دوو چەند ڕۆژی ڕابردوو هەندێک لە میدیاکان و هەندێک لە پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستانیش باس لەوە دەکەن کە ئێوە بۆ ئەوە دروستبوونا یاخۆ خۆتان دروستکردەوە دەتانێ لیستێک دروستکەن بۆ هەڵبژاردنەکان ئێوە ڕێکەوتنتان هەیە لەگەڵ هەندێک هێز و لایەنی سیاسی بە تایبەتی لەگەڵ سەرۆککۆماری عێراق کە بۆی لە داهاتوودا پارسەنجی هێزی سیاسی لە پێ ڕاست بکەنەوە بە تایبەتی لەگەڵ لە نێوان یەکێتی و پارتیدا ئەم شتێکی وا هەیە یاخود قسەتان وامانە بەڕان بوختانی زۆر گەورە بەمان دەکرێت کە لە مستەوای من ئێستا جارێک بوختانەکیان بەما کرد و علاسەمە گوتیتمان چۆن دەبی پاپەچیتە لای سیستانیش دەبی ئاواش بێتە لایم قوربا بە مەکەی لەو مستەوای ئێستا مەکەی لەو مستەوایە ئەمە لیستەکی لەگەڵ ڕئیس جەمهور و یەکێتی بکەین هەرکە مستەوای ما یعنی ئەوەندە گەوری وەڵا لە ژیانم دەشتی و هەمان پێ نەگوترایە وە نەشم زانیە دکتۆر بەرهەم لیستی هەبی بەعیز نەوەچی ئەوەندە مزانی بم لیستیوی یان پرۆژەوی لەناو یەکێتی نیشتیمانی و یەکێتی نیشتیمانی هیچ جۆرە قسەی وای لەگەر ئێمە نەکردیا یعنی دووبارەی دەکەمەوە ئەمە حیزبێکی ئەوەندە ئەخر یەکێتی نیشتیمانی و ڕئیس جەمهور ڕەنگە لەگە حیزبە گەورەکان قسەیوانەکەن چۆن لەگەر ئێمە دەیکەن نەوەڵا ئەوەی باس کرا لە NRT ڕاستی بوختان بوو بوختانیش بە پێی شریعەت 80 جار لەی لێ دەدرێ و حتا حیاتیمە شادەی لێ وەرناجی یان جارشکە قوەنیە قسەی لێوەرجێ بەداخەوە ئەمە ڕاستە قسە و گفتوگۆمان هەبوو لەگە کاک شاسوواریش کاک شاسووار هاتی تێرە کاک شاسووار زۆر گلەی لە حیزبەکان هەبوو کە پێچی ناکەن ئەو شکایەتی زۆر لە لای مە دەکرد شێزار حولی لەگەرەمەدا کە ڕێککەین بەس ئەمە گوتمان کاک شاسووار ئەمە بە تاقیتەنها لەگە هیچ لایەک ڕێک ناکەین ئیلا بەرەیە گشتیەکە نەبی واتە دەتوێت بڵێ شاسووار عەبدولواحید داوای لە ئێوە کردووە کە لەگەڵی بەشدار بن یاخود بەشداری لیستەکەی بکەن بەتاکید خۆشی باش دەزانی و ئەمە ئەوە چی نهێنینێ و جێ ڕێزیشەکە ئەو دەست پێشخەریەی جارێک نا دوو جار نا سێ جار نا لەگەر ئێمە کرێ هەر لە چەند ڕۆژی ڕابردوو وتی ئێمە دوو ئەنداممان بەم سۆگەر لە هەولێر دەچی بە هەردووکی ئێوە نەخۆمە مەبەستمان ئەوە نیە مەبەستمان ئەوەیە وەکوەری بەرەیە گشتەکە بینەک ئەمە بە خۆمان یان دەستگای ستاندەر نیاز و ئامانجێکی تایبەتی وای نییە و بە تایبەتی ئەمنی کردە شاید شەوەکی قسە و گفتوگویەکی لەگەم کرد وتیوە من نامم لە بۆ هەموو لایەنەکان نادێ کەس نایەتە پێش بە تایبەتی لەگەر نەوەی نوێ هیچ حیزبێک نەداتێش بۆ ئێمە زۆر حەول و تەقەلامان لە بۆتدا کە ئەویش پێگرۆمە لێش پشێمان نین ئێستاش ئەمە پێمان خۆشە نەوەی نوێش تێدا بێ حیزبەکان نەوەی نوێ قبول بکەن بەڵام من ئەوەم گوتبی کە ئەوە ڕئیس جەمهور تێدایە و ئەوە یەکێتی تێدایە مطلقاً شتی وام نەگوتی وڵی نازم چۆن گوناحا و قسە کرا و ئەگەر فەرەزیان گوتمان کاکە دیوە ئەمانەت نییە ئەدی ئەخلاقی سیاسی ئادابی سیاسی چۆن ڕێتدا ئەوەی نەشرکەن و بڵاو بکەن و بەڵام وڵا مطلقاً شتیوان نەگوترایە بەڵام شتە گوترایە یعنی ئەوە دەری تەمسیلە ئەرێ ئەمە هەموو پێکەوە دەنگەشی زۆر بین دوای هەمووی وەکو ڕووبارگ لە ناوی چیت بکەینەوە ئەوە چی ئەو قسەیانی بەڵام گوتیتمان لەناو لەگەر هەمومان ئەو لیستەی دروست دەکرێت دژی هیچ لایەک نییە ئەو لیستە تەنسیق لەگە یەکێتی دەکا ئەگە بکەن یەکێتی و قسەش لەگە پارتیش دەکەین یعنی وەکوێ نیاز پاچێک کە دژمنی ئەومان گوتێ لەگەر هەموو لایەنەوە هەموو لایەنش ئەو قسەیان زۆر پێخۆش لەوەی زیاتر مطلقاً قسەشکە نەکرایە کە ئەمە هەمووان ئەوانە ڕێک بێخین و دوایە وەخت بسینی بێخینە سەر سینێک و لە بۆ یەکێتی نیشتمانیان لە بۆ پارتی بێت ئێخەوە چێ ئەوەی ینی وەکوبرێ قبولە لە ڕووی منطقی کەواتە ئەگەر ئێستا یەکێتی پارتی ڕازی بن ئێوە هاوبەش دەبن لەگەڵیان لە دروستکردنی لیستەکە
بەس نەوەی نوێە هەموو ئێوە دەزانین چۆنە ئەمە ئەم دووبارەی دەکەمەوە سەرڕای ئەوەی برادرانی نەوەی نوێ مەسەلەن یان کاک شاسوار ئەو شتانی کرد بەرامبەرێمە بەس ئەمە نابێت ڕقوقینەی لەسەر هەرکردین ئێستا پێم باشە ئەو تێدابی یعنی بەڵام وەکوری متمانەک نما تازە لە نێوان چکە حیزبەکانی تر پێشتر ئەو قسەیان دەکرد دەیانگۆ متمانەمان نیە لەسەر کاک شاسواری ئێستا زیاتر ئەوەی وەکوری پتەو کرد بەڵام سەرڕای ئەوەش لەگەبی یعنی وەکو ئەمە دەستگایستان ئێمە ڕقوقینەکچیان لێ هەرگین نەخێ پێمان باشە هەموو پێکەوە بن و کە کوتلەی زۆر گەورەش دروست بوو لە کۆتاییدا ئەو کوتلە سیاسەتی ئەو کوتلە گۆڕانکاری پێویستی کوردستان دەزانی تەنسیقەک لەگە چێ بکەن ناک یەکگرتن تەنسیقەکی پێویستە یان لەگە یەکێتی یان لەگە پارتی عەلە ئەکسەر مەسەلەن لەگە یەکێتی ڕەنگە لەو دەمەی پێویستی ڕەنگە وەختە چیتکە لەگە پارتی پێویستی چونکە خۆ ڕاستێکی برێ ئەو چۆنە ئەو مەوزوعە هەتا ڕەسمی خاریتەی مستەقبل نەکەی لە دوای هەڵبژاردنە دیار نییە ئەو قسە چییە خۆی پارتی دیموکراتی کوردستان لە کوردستان حەقی 6 کورسی 7 کورسی هەیە ڕەنگە یەکێتی نیشتمانی کەمتر دەناویت کە هەمووی ئەوە دەنجی ئەوانەیە کە ناسن هەڵبژاردن کەواتە ئەو کاتی ئەو دەنگە کەمیان هەوی تەنسیقی لەگە بکەوینەکەی وەکو سانەویەک دەیکەی لەگەری ئەنی خەڵک ئێستا وا دەزانی ئەو بەو شێوە بەرزەی ئەمە باسی ئەو تەنسیقە دەکەین نا تەنسیقێکە لە کاتێک کە زۆر لاواز بووینە باس لەگەڵ کردکە پێتان خۆشە هەموو حەزبلایەنە سیاسیەکان تێدا بن لەو بەرەیە بستنەوەی گۆڕان کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی بە تایبەتتر بستنەوەی گۆڕان تا چەند یاخود قسەیان چی بووە لەسەر بەرەکە دانیشتتان هەبوو بەیەکەوە ئەگە دانیشتتان هەبوو بەڕوونی بە ئاشکایی چیان پێگوتون کە ئەوی ئێستا لە دەسەڵاتە واللهی ئەمە تا ئێستاش لە پەیوەندێکی خۆش داین لەگە کار ئەمە وەکو خۆمیان دەستگایستاندا لەگە مامۆستا عەلی لەگە مامۆستا سەلاحەددینی لەگەر کاک عومەری سەید عەلی لەگەر یەکێتی تاڕاتێک لەگەر ئەوە سەر کۆمەر هاتە ماری مەکاتی خۆی جێی ڕێزە هەموو پەیوەندێکمان هەیە وەڵا زۆرمان پێخۆشە پەیوەندیمان هێشتان زۆر زیاتر بێ ئەمە لەو قسانە ناترسین داخوا ئەو پرۆژەی دکتۆر بەرهەمیە ئەو پرۆژەی یەکێتی یانجاروێ نامەندێنێن قەدرێت کە ناویان لە منەوە بۆ پرۆژەی پارتینە یانجاروێ پرۆژەی ئێران و تورکیا و نازم ئەو ناودەوەن خۆت زانی گەلە زۆرە ئەمە زۆر لەو ناوانە ناترسی گۆڕان کەوتوتە میحنەیەک یعنی حقوای ئەمە هەموو لایەک یارمەتین زۆرترین یارمەتی گۆڕانماندا هەمە حەولماندا خۆیان دەزان وەکو کاکمەری زۆر ڕێزی و تەقدیری لە بۆ ئیشانەی مەهابووە کە ئەمە حەول و تەقلاماندا ئەو ئەوانەی کە لی جیابووینەوە لەگەرەوان حیوارەکە بی بەس حیوارەکە لەسەر ئەساسی گۆڕانیشی ئەسیل وەکو بێ بەس تا ئێستا ڕاستی نەگەیشتنە ئەو ڕادەی من مەترسیم هەیە گۆڕان خۆی تاخیر بکات بەو وەزعی ئێستای کە لەناو حکومەتە و هەر پارچە پارچەشی لێبیتەوە وەختێکی وای لێبێ بە تاقی تەنها بستە هەڵبژاردن زۆر چارە نووسە چخراب ینی لێرە ئەمە وەکو برایەتی لەگەڵ هێن بازەکەین بەڕای من زووترین دەست پێشخەریەکی کە پێشی هەموو لایەنەکان هاتووێ ئەو بێتە ناو هاوپەیمانی هیوە ئەم حەزەکەم باسەکی هاوپەیمانی هیواش بکەم هاوپەیمانی هیوا ڕاستە زۆر شلۆقە بەڵام باشترین ئەرزیەیە لە بۆ هەموو حیزبەکان کە لەسەر ئەساسی هاوپەیمانی هیوا ئەو بەرەی دروست کرد چکە هاوپەیمانی هیوا لەگە جیاوازیان جورئەتەی گەورەیان کرد کە هاوپەیمانی چەند کرد لە ناوەخۆ ئەجا زۆرترین دیفاع لە ئیشی کوردستان ئەوان دەیکەن بۆیە حقوانیە یعنی بەهۆی ئەوەی کە ناکۆچێک هەیە لە نێوان ئەندامانیان و یان ئی گۆڕانیان ئینەوەی نوێ بیکەنە ئەساسێک لە بۆ نهاتن ئەو هاوپەیمانیە ئەرزیەکی باشەگە هەمومان یارمەتی بدەین باس لەو کرد کە لەگەڵ حزب سیاسیەکان و لایەنەکان ناوێت چەند کەسایەتی چشتینە بابگەڕەوە سەرەوە چکە قسە زۆر لەسەرەوە دەکرێت باس لەو کرد کە سەر کۆمەر ینی وەکو پەیوەندی نێوان هەردوولاتان سەردانی کردن و هاتوونەوە تا ماڵەکەتان سەر کۆمەر تا چەند پشتیوانی دروستبوونی ئەو بەرەی ئێوە دەکات مەبەستمەوە نییە کە لە ڕووی سیاست و لە ڕووی مادی یاخود لە ڕووی پلانی سیاسی پشتیوانی تام بکات تێدا بێ بەڵام وەکو بۆچوونی شخصی خۆی تا چەند سەر کۆمار لەگەڵ ئەوەدا پشتیوانی ئێوە دەکات ئەم پێم وایە سەر کۆمار زۆر ئەوەندە من ئاگام نێوی وەختەی گوتیان لەگەر سەرۆکوەزیران لیستی دوسێ گوتیان ئێوەش تێدان گوتم وەڵای من نەمزانیە ئەوانیش لیستیانەوەی دەرکەوت لیستیان نەبوو يعني ظن وإن بعض الظن إثم يعني أو ظنانش زۆربەی ناتەواون
سەر کۆمار زۆر حەول و تەقەلای لە بۆ کوردستانە دەبینی زۆربەی مشکلەکان کە برادرانی ئێرە دەیکەنە عەرقەڵە لەوێ لە دانیشتن و شوارڕێکی دێخن و مشکلەکان حەل دەبی. یعنی ئەم نەوەندی بزانم سەر کۆمار پرۆژەی خارجی یەکێتی نیشتیمانی نییە، یان ئەمن ئاگادار نیمە یان هیچ پرۆژەی لە دەروەی نییە، هەرچی حەول و تەقەلایەکی هەیە لەگە حیزبەکان هەر لەو علاقاتە خۆشەیە کە لە بینی یەکتر، یعنی ڕەنگە حەول و تەقەلای لەگە کۆمەڵ و گۆڕان و یەکگرت و ئەوانە دابی کە هاوپەیمانی لەگە یەکێتی بکەن، ئەو حەق خۆیتی لەبەرەوەی لە یەکێتی نیشتیمانی. بەڵام هاتوویتە ناو ئەو پرۆژەی ئەو ڕۆنا سبەی نادوزوی دەردەکەوی ئاخرەوەشتەوە نیە بە هیچ معلوماتێکنەوە پێشم وە هاتبیتنا ئەو پرۆژێ ئەوی لە تەقریرەکەی چێم لەبوو کە باڵێک لە ناو یەکێتی لەگە دکتۆر بەرهەم و لەگە ئەو حیزبانە و لەگە هاوپەیمانی هیوە ئەو جۆرە یعنی جملانە بەڕێم هەمووی جملەی غێر مفیدە بوون، هیچی لەسەر هیچ نەبوون. و لەگەر ئێمە و ئەمەش ڕئیسی لیزنەچی بم ئەو لیزنەی ئێمە لە کانیوەتمان دروست بووە لە بینی ئەنی وەکبرەی کۆبوونەوەی ستاندەر و هاوپەیمانی هیوە ئەو لیزنە دروست و لە کاتی کۆبوونەوەش کەس تەوەقعیشمان نەدەکرد ئەو لیزنە دروست دەبی، ئەو لیزنە لە ناکاو دروست بوو، ینی لەسەر پێشنیاری هەندێک برادران پێشم وایە هەتا ئەو لە حەزش ئەو لیزنە نەیەکێتی نیشتیمانی ئاگای لێ دروست بووە نەسەر و کۆماریش ئاگای لێ دروست، وەڵا نازانم بەڵام پێوە نییە زانی بێت کە ئەو گوتی ئەو لیزنەیە بە قسەیوان دروست بوو بە سەرۆکاتی من بە سەرۆکاتی منیش نییە، ئەم لی سەرۆک نیمە، هەندێکی هاوپەیمانی هەندێکی ستاندەر. با دوا پرسیار بکەم، دۆخی سیاسی دەکڵێ، دۆخ و ژیان و گوزەرانی هاوڵاتیان دەکڵێ، گفتوگۆکان دانوستانەکان لەگەڵ بەغدا و یعنی هەروە بەردەوامە و ئەنجامێکی یەکلاکەرەوە و خاڵێک بەدەست داهاتەوە بە خەڵکی هەرێمی کوردستان، خەڵکی زۆر چاوەڕێ و یەکرد یاخود ئێستا چاوەڕێ دەکا لیستێک ڕابگەیاندرێت یاخود بەرەیەک ڕابگەیاندرێت، دەتوانی پێم بڵێ کی بەرەکەی ئێوە بە فەرمی ڕادگەیاندرێت؟ واللهی ئەو نەوەڵڵا کاتەکەی دیار نییە، جهوتی زۆر دەوێ، ڕاستی ئەمەش گلەی یەکمان لە تەرەفەکانیش هەیە، یعنی وە کەیف خۆشتیان چکە ئازار دەکەن ئەمە هیچ سەر ناکەین، یعنی سەنجار پێمان گوتنە کاکەوە ئاودی دەتان با گورگ دەتان خۆ هەستنەوە ئیشێکی خۆتان بکەن زۆر بە زەحمەت هەرستنەوە، یعنی یەک لایەن هەست دەکەم زۆر ئیستیجابەیە لە وەزعەکەی گەیشتە خوێندنەوەکەی لە بۆ واقع دقیقترە ئەندامیدانە لە بۆ لسنە ئیستقبالەکەی زیاتر لایەنەکەین کە وڵای یەکگرتو زیاتر لە هەمووان زیاتر ئیستیجابێ هەیە و بەڵام لایەنەکانی کەش زۆر ئەوە نینە، یعنی وەکبری ڕەتیان نەکردۆ بە هیچ نەوەی و پێشوازێکی باشیان هەیە، بەڵام ئەوان زیاتر یعنی تو کە دەرەی نۆ ئەو یەکسەر ئەوان دەرێن دا حازرین ئەندامیان حەزکە ئەوەش لە چ دێ لەوەی دێ کە تێگەیشتینە لە وەزعەکەی برادران کە بەشتی تر مەشغولن ئەشتی ناوە خۆیان هەیە، بەڵام لە کۆی گشتی پێدەچی تا 10 مانگ و ئەوانە نازانم تا 100% دەی نیسان پێدەچی ئەوە تا ئەو کاتی هەندشتی گرنگ ڕووبدا هەستا ماوەکە زۆر کەم دەمینێ، بەڵام پێدەچی هەندێک ئیشی باش ڕووبدا و هەر لایەنێکیش خارجی ئەو بەرەبی سەفر دەبی صفر دەبی بە تاکید خارجی ئەو بەرێ و ئەو بەرێ بەخۆشی دروست نەمن سەفر دەبێت. قرارم بوو دوا پرسیار بوو حسنە لە جوابەکانیش هەندێکم دێ بڕی، بەڵام ناچارت کردمەوە پرسیارە بکەم. دەڵێی تا 10 نیسان هەندێک شتی گرنگ ڕوو دەدەن، یەکێک لە شتە گرنگەکان چییە؟ خۆی ئەوەیە هەموو لایەنەکەن بە جوانی تێگەیشتینە تاکە چارەسەر تاکە بەدیل ئەو بەرەیە و هەندێک تێگەیشتونە کە دەسەڵات وەکبری تووشی لە هەموو ڕۆک تووشی کۆرەڕێ بووە، ئیشی پێناڕوە، تووشی کێشەی زۆر گەورە بووە لەگەر وڵاتانی دەوروبەر، هەندێک عەقدەکان ئەوانەی ئیمزایان کردن عەقدی زۆر خەتەرن، عێراق تەحەمولی ناکە، وەکبری مجتەمەعی دووەلی لە ئەنجیری دەسەڵاتی کوردی نەمایە، بە هەموو نەوەک ڕزیوە دەسەڵاتی کوردی تێگەیشتونە کە گۆڕانکاری ئاتیە لا ڕەیبە فیها، یعنی ئەو دەسەڵاتی ئێستای کوردستان زائیلە 100%، یعنی زۆری دەویان کەمینەوە دەوەستێت سەر وەکوێی تەرەفی بەرامبەر ئێستا تەمەنی دەسەڵات بەهۆی نەبوونی معارەزەیەکی بەهێز درێژ بوویتەوە، دەنە ڕوویە لە هەموو ڕووەکان، بۆیە هەموو تێگەیشتینە و ئیستیجابە و یانیان شتەکەوتێن ئەو خلافاتانی کە پێشتری هەبووە ڕوونبیتەوە کە ئەو خلافاتانە زۆر ئەساسی نین، بە تایبەتی ئێمە کە بۆمان ڕوونکردنەوە ئەو کوت لە پەرلەمانی دەردەچی ملکی هەمووانە، کات چ کێشێک نامینێ لە بینی
کۆمەڵ و یەکگرتو ئەگەر سێ یەکگرتوبی پێنجی کۆمەڵبی چکە هەر هەشتی دەفتە ئی هەمووان ئەگە پێنجی گۆڕانبی چاری نەوەی نوێبی بۆن منە یان حیزبی شوعیەکە چ تێدابی ینی ئی هەمووانە ئەو کوتلەیە فکرەکەشمان فکرێکی فراوانە هیچ حیزبێکی کوردستانی لێ ئیستیزنا نییە نێبرین بەس کۆمەڵ و یەکگرت و گۆڕان و ئەو هەرەوەندە نییە ئەمە ینی فکر هەیە لە بۆ حیزبەکانی تریش لە بۆ دام و دەستگای مەدەنی لە بۆ شخصیت وەکولی بەرەکە فراوانە ئێمە دەمانەوێت بەڕاستی تەمسیلی ئەو 180 خەڵکی کوردستان بکەین کە بایکۆتی هەڵبژاردننی کوردستانی کرد. زۆر سپاس مامۆستاکە بە ئەومایەوە دوێ بەخشی لەگەڵ مامی جواب پرسیارەکان داوە دەگەڕێمە وڵاتان زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون.